سەبارەت بە گرتنەوەی زێی بچووک لەلایەن ئێرانەوە من لە کاتی خۆشیدا ڕوونکردنەوەماندا دیارە کۆماری ئیسلامی ئێران کۆمەڵێک بەنداو دروست دەکات لەسەر ئەوانەی کە دەڕژێنە هەرێمی کوردستان. تەنها ئەو بەنداوانەی کە لەسەر زێی بچووک دروستی دەکات کە یەکێکیانەوە تەواو بۆەوە ئاوی گرتوتەوە 11 بەنداوە و ئەو بەنداوانەی کە لەسەر ڕووباری سیروان و لقەکانی ڕووباری سیروان دروستی دەکات ئەویش بریتە لە 9 بەنداو کە زیاتر لە 1 ملیار مەتر سێزا ئاو کۆ دەکاتەوە. ئێمە لە کاتی خۆیدا ئەو بابەتەمان چەند جار بەڕاستی بە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران ڕاگەیاندووە کە کۆماری ئیسلامی ئێران هەر وڵاتێکی تریش بۆی هەیە کە ئەو ئاوانەی کە سەرچاوەکانی لەلای ئەوانە یا بەلای ئەواندا تێدەپەڕێ سوود لێ ببین بۆ بەنداو جا چی بۆ کارەبا دروستکردن بێ، چی بۆ گەشت و گوزار بێ و چی بۆ کشت و کاڵ و پیشەسازی بێ، بەڵام بە شێوەیەک ناکە زیان بە هەرێمی کوردستان بگەێنێ. ئەمەش نەک ئەوە قسەی ئێمە بێ، کۆمەڵێک ڕێککەوتنامەی نێودەوڵەتی هەیە، کۆمەڵێک عورفی دەولی هەیە، کۆمەڵێک یاسای بەڕێوەبردنی ئاو هەیە کە باس لەوە دەکەن کە ئەو ئاوانەی کە چەند وڵاتێک تێیدا هاوبەشن پێویستە بە هەماهەنگی ئەو وڵاتانە بێ کە تێیدا هاوبەشن بەڕێککەوتن بێ و نابێت بە شێوەیەک بێ کە زیان لە وڵاتەکەی تر بدات، چی لە ڕووی خواردنەوە بە تایبەتی بۆ هاوڵاتیان و چی لە کشت و کاڵیان، چی لە گەشت و گوزاریان، چی لە پیشەسازیان.